سەرخێڵ غەفارمان لەگەڵیان لە هەڵەبجەی ئازیزەوە بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەیە. کاک سەرخێڵ بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با ئێمە لەوە دەست پێ بکەین دوای ئەوەی کە هەڵەبجەی ئەزیز بوو بە پارێزگا، کار و چالاکیەکانتان بە چه شینە گۆڕایانی؟ ئێستا کار و چالاکیەکانتان فراوانتر بووە؟ بەیانی ئێوە باش، بەیانی بنەرانی بەڕێز باش. سڵاو بۆ کەناڵە جوانەکەی کورسات، کەناڵی هەمووان کە بەردەوام لە ڕووماڵی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەدایە. بێگومان لە پاش بە پارێزگابوونی هەڵەبجە تەواوی یەکە ئیداریەکان بە شێوەیەکی گشتی بوونە بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەش یەکێک بوو لەو بەڕێوەبەرایەتیانەی کەوا سنووری جوگرافیایی لە ڕووی کارکردنەوە فراوانتر بوو. ئەرکی قورسی کەوتە سەرشان بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە شانیدایە بەر ئەو ئەرکەی کەوا خراە ئەستۆی و کار و چالاکیەکانی لە سنووری پارێزگای هەڵەبجەیە فراوان کرد و دەرگای بەڕێوەبەرایەتی گشتەکەی کردەوە و کردیان ماڵێک بۆ تەواوی هونەرمەندان و ڕۆشنبیران و نووسەرانی ئەدیبانی ناوچەکە. بەڵێ لە ئێستادا کار و چالاکیەکانتان لە چوارچێوەی چیدایە؟ بەڵێ لە ئێستاە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە کار و چالاکیەکانمان لە دووەمین فیستیڤاڵی ئەدەبی شعری ژنان کەوا لە 18 نوێ ئەم ساڵدا جێبەجێ ئەکرێت، ئەویش دووەمین فیستیڤاڵە کەوا بۆ خاتونانی کوردستان ساز کراوە. پاش ئەوە کۆنسەرتێکە کە ئامادە کراوە لەگەڵ هونەرمەندی ئازیز کاگوشیار حەمەفەرەج لە پاییزدا نمایشەکرێت. بەڵێ کاک سەرخێڵ، منە پرسم لە ڕووی سنووری جوگرافیەوە دوای ئەوەی کە بەڕێوەبەرایەتەکەتان فراوانتر بوو، چەند بەش یاخود چەند لە قیتری لەیەکەوێتەوە بۆ پێی کە هەڵەبجە لە ئێستا سنوورێکی فراوانی هەیە؟ بەڵێ لە ئێستا بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە لە ڕووی سنووری کارکردنەوە قەزای گوڵەمبەر یاخود قەزای خوڕماڵ، ناحیەکانی بیارە و تەوێڵە و ناحیەی بەمەوە سیروان هەموو ئەمانە لەخۆ ئەگرێت. کار و چالاکیەکانمان لەو سنوورەیە لە ڕووی بەشی مناڵان ڕۆشنبیری مناڵانەوە، لە ڕووی شێوەکاریەوە، شانۆوە، مۆسیقاوە، هەموو ئەم بوارانە ئەگرێتەوە لەم سنوورانەیە کار و چالاکیمان هەیە. ئێمە کۆمەڵێک فیستیڤاڵ کۆمەڵێک کاری ناوازەمان هەیە کە لە ساڵی ڕابردووە بۆ هونەرمەندان ڕۆشنبیران و ئەدیبان دەیان کار و چالاکی پێشکەش بە هونەرمەندان و ڕۆشنبیران و شانۆکاران کراوە. هەر لە ساڵی ڕابردووە دوو فیستیڤاڵی گەورە بۆ مناڵان ئەنجام درا، دوو پێشانگای شێوەکاری بۆ خانمانی پارێزگای هەڵەبجە کرایەوە و ئێستاش لە ئامادە سازیین بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین بۆ دووەمین فیستیڤاڵی ئەدەبی شعری ژنان کە فیستیڤاڵێکی زۆر نەوعیە زۆر ناوازەیە تایبەتە بە خانمان. دیارە ئەم فیستیڤاڵە تەواوی کارەکانی فیستیڤاڵەکە لەلایەن خاتونەکان خۆیانەوە بەڕێوە ئەچێت، ڕەنگە ئێمە تەنها میوان بین لەوێ. بەڵێ لەم فستیڤاڵی کە دەربارەی ژنانە، تا ئێستا ژنان چەنە کاتونەتە پێشەوە بۆی کە بەشداری بکەن لەم فستیڤاڵاواتە کاردانەوەیان چۆنە؟ ئێمە پاش ئەوەی لە زەمانێکی کاتیمان ڕاگەیاند بۆ بەشداری خاتونەکان و خاتونە شاعیرانی کە ئەیانەوێت بەشداری بکەن لە دووەمین فستیڤاڵی ئەدەبی شعری ژنانە، کۆمەڵێک لەو خاتونانە پەیوەندیان کرد بە ژمارەیەکی بەرچاو بوون، بەڵام ئێمە تەنها ئەبوو 8 شاعیر هەڵبژێرین و 8 پارچە شعر هەڵبژێرین. ئەویش لیژنەیەکی شارەزا لە بوارەکەیە کە هەر لە خاتونەکان خۆیان پێکاتوون. ئەم لیژنەیە 8 شاعیری هەڵبژارد و دواتر ئەم لیژنەیە ئەو شعرانێک هەڵبژێران درانە دەست لیژنەی لێکۆڵینەوە. دیارە لیژنەی لێکۆڵینەوە شەر دوو خاتونی سەنگین و سەلار و پسپۆر لە بواری شعری ژنانە، ئەوانش لێکۆڵینەوەیان لە شعرەکاندا کردووە. ئێستا تەواوی ئەو فستیڤاڵە لە دوتوێی کتێبێکدا چاپ کراوە کە ئەمەش ئەخرێتە سەر خەرمانی
تەواوی ئەو کار و چالاکیانەی بەڕێوەبراتی گشتی ڕۆشنبیری و هونەر کە بۆ خاتونەکان ئەنجامی داوە. بەڵێ باشە کاک سەرخەل بەڕێوەبراتیەکەتان تا چەند گرنگی بە چالاکیە ڕۆشنبیری و کللتوری هونەریەکانە دات لە دەرەوەی سنتەری هەڵەبجە؟ ئێمە تەواوی ئەو چالاکیانێکەوە لە سنتەری هەڵەبجەیە ئەنجامی ئەدەین بەشێکی زۆریان توانم بڵێم ئەیگوازینەوە بۆ ناحەکانی بیارە و خوڕماڵ و سیروان بەتایبەت چالاکیەکان ئەوانەی کە تایبەتن بە مناڵان چونکە بیرمان نەچێت ژنان و مناڵان ئێمە زۆر گرنگیمان پێداون بەڕاستی ئەگەر بمانەوێت کۆمەلگایەک پێشکەوێت ئەبێت ئێمە ژنەکانیان پێشکەوەی ئەبێت مناڵەکانیان پێشکەوتوو بن ئەبێ ئاگامان لەو دوو چینە بێت بۆیە لێت ناشارمەوە تەواوی کار و چالاکیەکان بە تایبەت ئەوانەی تایبەتن بە ژنان و مناڵان ئەیانگوازینەوە بۆ دەرەوەی سنتەری هەڵەبجە. بەڵێ دەمەوێت پرسیارە بکەم مانگی شەشی ئەم ساڵ 4 بەڕێز دێرین لەتیف ڕەشید بەڕێوەبەری دەستگای میدیایی کورسات لەگەڵ ئێوەیە کۆبوونەوەیەکی ئەنجامدا و باسی چەندین کار و چالاکی کرا. ئەم کار و چالاکیانە چی بوون و گەشتن بەچی یاخۆ تاکو ئێستا ئەگەر ئەنجام نەدراون لە پلاندایە؟ سپاس بۆ کاک دێرین لەتیف ڕەشید بەڕێوەبەری دەستگای میدیایی کورسات سەردانی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەی کرد لە نزیکەوە لە کار و چالاکیەکانی ئەمەی ڕوانی بەڕێزیان بەڵێنی پیان کە پاڵپشت و پشتیوانمان بن و بڕیار وایە لە ئایندێکی نزیکدا کۆمەڵە کار و چالاکی ئەنجام دێن ئەو کار و چالاکیانە بەڵێ ئەنجام ئەدرێن لە ئایندێکی نزیکدا. ئەو کار و چالاکیانە چی ئەگەر باسێکی کورتیان لێوە بکەیت؟ بڕیار وایە کۆنسەرتێکی مۆسیقا بە هاوکاری کەناڵە جوانەکەی کوردستان لە شەوە ئاهەنگێکدا لە شاری هەڵەبجە ئەنجامی بدەین و چەند کارێکی ناوازە تایبەت بە مناڵانی هەڵەبجەوە بۆ سنوورەکە بیگوازینەوە بۆ دەرەوەی سنتەری پارێزگای هەڵەبجە ئەو کار و چالاکیانە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئەنجام ئەدەین تایبەت بە مناڵان. بەڵێ ئەوەی جێ خۆشحاڵیە کاک سەرخەڵ دەستگای میدیایی کورسات و خودی بەڕێوەبەریش بەردەوام پشتیوانی چالاکیە کللتوری هونەریەکانەکەن لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان هاوکاری هونەرمەندانەکەن پاڵپشتی هونەرمەندانەکەن بۆ ئەوەی لە داهێنان بەردەوام بن. کاک سەرخەڵ من ئەپرسم بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە پەیوەندی و هەماهەنگی چۆنە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجە؟ ئێمە نەک تەنها پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ سندیکای هونەرمەندان لەگەڵ تەواوی ڕێکخرا و سنتەر و تیمە هونەری و ڕۆشنبیرەکان پەیوەندی تەواومان هەیە لەگەڵ پەیمانگای هونەرە جوانەکان. بەڵێ جامە بەسم بە دیاریکراوی پەیمانگای هونەرە جوانەکان هاوکاری. بەڵێ فەرموو. بەڵێ پەیوەندیمان زۆر باشە ئێمە کار و چالاکیەکان زۆر جار بە هاوبەش ئەنجام دەدەین و تەواوکەری یەکترین ئێمە زۆر جار تەمیلی بودجەیان لای ئەمە بۆ ئەکرێت تەمیلی بودجە بۆ کار و چالاکی هونەری و ڕۆشنبیریەکانیان بۆ کارەشانۆیەکانیان لای ئێمەوە تەمیل ئەکرێن و هاوکاری ئەکرێن و بودجەیان بۆ دابینەکەین. بەڵێ کاتە بێنە سەر باسێکی سینەما بزانین لایانی سینەما چۆنە لە پارێزگای هەڵەبجە هیچ گرنگیەکی پێدەدرێ یاخود پلانتان چییە؟ بەداخەوە توانم بڵێم لە ساڵانی ڕابردووە سینەما لە هەڵەبجە هەنگاوی باشی نابوو. ئەلبەت من باسی 40-50 سەدەی ڕابردووەکەم بەڵام لە ئێستاە پلانمان هەیەکەوە بڵین ئەو بگەینەوە ئەو قۆناغا دیارە من لێرەوە نامەوێت پلانەکە چکە بەڕاستی ئەو پلانە پلانێکی گشتگرە تەنها پەیوەندی بە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەوە نیە بە هاوکاری پارێزگای هەڵەبجەیەوە چەند لایەنێکیکە کەوا ئەمانەوێت سینەمای هەڵەبجە بگەینەوە ئەو قۆناغا و زۆر پێشکەوتوتریکەین و کاری جدی بۆ کراوە بودجەی بۆ تەخسیس کراوە ئینشەڵا لە ئایندەیە ئەنجامەکەی ئەبینی. کاک سەرخێڵ ئەی ڕەوشی شانۆ چۆنە تا چەند گرفتی کەمی هۆڵتان چارەسەر کردووە جگەلەوە مەبەستیشمە ئەو بزانم لە ماوەی ساڵانی ڕابردوو فێستیڤاڵی دۆکۆمنتاری هەبوو لە هەڵەبجە بەنیازین ئەمە لە داهاتوە زیینوو بکەنەوە؟ بەڵێ ئێستا لە هەڵەبجە تا ڕادەیە گرفتی هۆڵمان کەمترە و ئێستا
هۆڵی ڕۆشنبیری هەڵەبجە کە ئەتوانم بڵێم لە سەدا هەشتای کارەکانی تەواو بووە بۆ هیوای لە کۆتایی ئەم ساڵدا بە تەواوەتی ئیشەکانی تەواو بێت کارەکانی تەواو بێت و ئەو هۆڵەکی زۆر تایبەتە بۆ شانۆکاران کە زیاتر لە 800 کەس ئەتوانێت لەخۆ بگرێت 800 سێتی هەیە و ئەم هۆڵە چارەسەری تەواوی کێشە و گرفتە هونەری ڕۆشنبیریەکان لە شاری هەڵەبجەیە ئەکات و ڕەوتی شانۆش بەڕاستی لە شاری هەڵەبجە تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم باشە بەو بەراوردە کەوا لە ئێستاە ئێمە کێشەی گرفتی موچەمان هەیە کێشەی ئەو وەسای اقتصادی و ئابوورێمان هەیەکەوە سەری هەڵداوە. بەڵێ ئەگەر باسێکی کتێب بکەین کەسانێکی زۆر بەتوانامان هەیە لە پارێزگای هەڵەبجە وەک ئەو شاعرانی کە بەڕێزە باسێکردن و دڵنیام گەنجی کەش هەیە کە توانای نووسینیان هەیە چ کارێک بۆ ئەم گەنجانە ئەکەن بۆی کە زیاتر بێنە پێشەوە بەرهەمەکانی خۆیان بنووسنەوە یاخود چاپی بکەن لە کتێبێکە ئێوە چۆن یارمەتی یاخود هاوکاری ئەم کەسانە ئەەکەن؟ بەڕێبراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە وەزارەتی ڕۆشنبیری لاوان درێغی نەکردووە لە هاوکاری و پاشپشتیکردنی مادی و معنەوی تەواوی ئەو بەڕێزانە. ئێمە وەک ئاماژەم پێکرد بەڕێبراتی گشتی یاخود وەزارەتی ڕۆشنبیری ماڵێکە بۆ هەموو ئەو بەڕێزانە و پاڵپشتی پشتیوانیمان کردوون لە ڕووی مادی و معنەویەوە بەشێکی زۆر لە بەرهەمەکانیان بە چاپ گەێنراون و پشتیوانی مادی و معنەویان بووین هاوکاریان بووین و دڵنیابن لەوە ئێمە بەردەوام لە پشتیانە بین و هاوکاریانە بین نەک تەنها ئەو شاعرە بەڕێزانە ئەوە ئەو خاتونە بەڕێزانە و بەڕێزانەی کەوا تازە دێنە کایە هونەری و ڕۆشنبیریەکەوە کایە شاعریەکەوە ئێمە پشتیوانیان لێ ئەەکەین لە ڕووی مادی و معنەویەوە لە پشتیانە بین. بەڵێ کاک سەرخێڵ من دوا پرسیارت لێ ئەەکەم تا ئێستا چەند گروپ بۆ نمونە گروپی میوزیک بێت شانۆ بێت یاخود شێوەکاری بێت ناویان تۆمار کردووە لای ئێوە ئایا چالاکیەکانی ئەم گروپانە جگە لە ناو هەڵەبجە لە دەرەوەی هەڵەبجەش ئەو چالاکیانە ئەنجامێن لە عێراق بێ یاخود لە دەرەوەی عێراق بێ ئێوە تا چەند هاوکاریان ئەەکەن؟ بەڵێ تقریبا لە سنووری پارێزگای هەڵەبجە 5 گروپمان هەیە بەڵێ ئەمانە لە سنووری پارێزگای هەڵەبجە کار و چالاکی ئەنجام ئەدەن و لە دەرەوەی پارێزگای هەڵەبجەش بیرمان نەچێت بەشێک لە سینەماکاران لە سنووری پارێزگای هەڵەبجە ئێستا بەرهەمەکانیان لە فیستیڤالە نێودەوڵەتیەکان ئێستا بەشداری پێەکەن و براوەی خەڵاتی زۆر باشن لە فیستیڤالە نێودەوڵەتیەکاندا. بەڵێ بەڕێز سەرخێڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵ مامووی لە هەڵەبجەی ئازیزەوە سەرکەوتو بن وەک هەمیشە.